خۆشەویستانی ئێمە لە هەر شوێن و جێگایەکی کوردستان ئەزیزانی ئێمە هاتینەوە بۆ لاتان لە پێشکەشکردنی لایڤێکی نوێ و یاریەکی نوێ و چیرۆکی خۆش و ناوەزە یاری ئانتڵ داون. خۆشەویستانی ئێمە بە ئەم سیتینگە چاکەین لێرەوە بۆ ئەوەی ئەگەر یاریەک تاو ئەمە لێرە لە بەشی ئۆدیۆ بۆیە لە کۆپیڕایت منجاتمان بێ عیبی نییە. هاوڕێیان و خۆشەویستان و دۆستانی ئێمە لە پارتی پێشوە بە لایڤ داماننا بۆ ئەوەی خۆشەویست ئەم یاریە چیرۆکی هەڵمان بژاردووە کە بە وردە بە لایڤ تەواویکەین. یاریکی چیرۆکی یاریکی ترسناکە یاریکی خۆشە. جا ئێوە ئەتوانن ئەگەر مەسەن ئەم لایڤەتان سیر کرد بۆ ئەوەی کە زیاتر لە چیرۆکە تێبگەیت توانین بچیتە سەر پارتی پێشوو هەر بە لایڤ لە بەشی لایڤە دامانەوە ئەتوانن لەوێ سەیری بەشی یەکەمی بکەن. هەروەکو بیرخستنەوەک حەز دەکەم نەختێک لە چیرۆکە باسکەینەوانێ وەکو سەرەتایەک بۆ یاریەکە بۆیە هەم بیری ئێمەش و ئێوەش بێتەوە و هەم ئەگەر هاوڕێیەکیش نەیبینیوە بیری بێتەوانێ. لە پارتی پێشووە ئەوەی کە بۆمان دەرکەوت کۆمەڵە هاوڕێیەکن بەیەکۆ کۆبوونەتەوە چوون بۆ گەشتێک. لەم گەشتا چوون بۆ ماڵی هاوڕێک. جامە لە پارتی پێشووە وتم چون ئوتێلە بەس نا ئوتێل نییە ئەمە شوێنێکە مەسەن بڵێ ئاوکو باخێک هەیەە لە باخەکەن لە ماڵی هاوڕێکیانن. باشە هەمیان کۆبوونەتەوە چون بۆ ئەوێ. جا لەوێ لەگەڵ ناو خۆیانە مەسەن بڵێ سوعبەتێکیان کرد بەیەکەوانێ ویستیانەها سوعبەتێ بکەن بەیەکەوە لەگەڵ هاوڕەکانیانە. بەڵام یەک دەقەبا من ئەگەر هەموو جارە تووشی ئەم کێشەیە ئەبین پێویستە لایڤەکە بە تەواوی حازرکەین. بەڵام زۆر سێرە نازم لایڤەکە لای من کێشەی لا ئێوە کێشەی هەیە ئەگەر لێکێ لە کۆمنتە بنووسێ لایڤەکە کێشەی هەیە یان نیەتی. لای من نازم بۆچی ڕێکۆ ئیرۆرێت تاو عیبی نییە پێم وابێ تاویش کێشەیەکی نیە. محەممەد بەخێرێ محەممەدیان جا چونەتە ئەم ماڵەوانێ لەگەڵ کۆمەڵە هاوڕێکیانە کۆبوونەتەوە چونەتە ئەم ماڵەوانێ بۆ گەشت بۆ سەیران چون بۆ ئەوێ بە حساب کاتێکی خۆش بەسەربەرن. باشە لەوێ لە ناو یەکاویستیان سوعبەتێ بکەن ئەهاوکو سوعبەتێک لە ناو یەکاویستیان سوعبەتێ بکەن بەیەکەوانێ. بەڵام هاوڕێکیان ویسی تەسویریکەن تەسویری ئەو کچەکەن و بە حسابە هاوکو کۆمیدیەک لەگەڵیا بکەن. بەڵام کچەکە پی ناخۆش بوو تاما شتێکی جوان نییەتەوە لەوێ ئەو هەموو تەسویرەکەن و هاوکو گاڵتە پێکنووسیان گاڵتە بە کچەکەکەن بۆی بە تااقەت بڕای کردە دەرەوانە لە خانۆکە کە ڕای کردە دەرەوە لە خانۆکە تووشی ڕووداوێکی نەخوازرا بوو. باشە تووشی ڕووداوێکی نەخوازرا بوو وەکو بڵێ درڕندەیەک بوو یاوەکو بڵێ وا پیاوێک بوو دوای کەوت. جا ئێستا ئەیراوە چی بوو زیێڕم کرد بۆ سەبا من ئەمە ڕاگرم بڕواکەن خەری بوو زیێڕم کردەوە چی بوو جارە هێشتا هیچ نەبووە ترساندینی. باشە بە ئەمە ڕاگرین لێرەوانێ یەک دەخەبا بەشی تیکتۆکەش چاکەم هاوڕێنێسا ئەچینە ناو چیرۆکەوە هەم بۆ شتانی باس دەکەم و هەم دەسیشەکەین بە یاری. بەڵام بەس پێویستەکە من ئەمە لێرەوە چاکەم. جا ئەو کچەکە مرد ئەو کچە لەگەڵ کشێکی ترە هەردووکیانە بوو مردن لە پارتی یەکە ئەوەی کە لەگەڵمانە بوو لایڤەکە بینی ئەو کچە هەردووکیان مردن بەیەکەوە. جا ئێستا ساڵێک بەسەر ئەو ڕووداوایە تێپەڕیوە باشە ئێستا با بزانین لە دوای ئەوە چی ڕوئەیە. ئەڵێ ئێمە گیرمان خواردووە توانی یارمەتیمان ببینە دەرەوە. بیانینە دەرەوە وەرنە دەرەوە ڕزگاری کردن هاوڕێیان زێڕی پێکردن. Another 10 minutes in there and I would have chewed off my own leg. Oh, sick, Chris. Look, got a lot of meat on my bones. It's all muscle down here. Yeah. ئەو کوڕاڵێ ئەگەر دەقەیتر لێ بمامایەتەوە دەستمە گەڵە گۆشتی خۆمە خوارانی خۆم کە لە پاچا کرد. Hey. Well, what do we have here? ئەڵێ لێرە چی ڕوئەیە؟ ئەڵێ من نامی خۆشەویستیە لە پێم وابێ مە مایکڵی خۆشەوێ بە کچە کاڵە لەمە مایکڵی خۆشەوێ. ئەڵێ بمەرەوە
پێم وا بێ ئێستا ئێمە هەڵبژاردنەکان بەدەستی خۆمانە ها لە پارتی پێشا پێم وتن ئێستا ئەمە دیستنی Give باشترێکە that back, you tool. Tool and die. That's my motto. Oh, you're such an idiot. Maybe nosy Nancy shouldn't go nosing around in other people's nostrils. Yeah, I try not to do that as a rule. وڵی نازانم کۆمنتەکە چی نووسیوە Totally keeps secrets. لیا ئەحمەد نازانم کۆمنتەکە چی نووسیوە You'll figure it out eventually. All right, let's just get up to the lodge already. It's getting tired of all this nature and junk. You guys go ahead. I'm just gonna wait here for a bit. See who else is coming. You mean Mike? What? هەڵە با بڕێنەوە بۆ شوێنەکەی خۆم ئەو ساڵە بەسەر ڕووداوەکە تێپەڕیوە دیسان یەکتریان کۆ کردوت و هاتوونەتە بۆ هەمان شوێن کە ڕووداوەکە لێ ڕوویە جا ڕووداوەکە ئێستا نازان بۆ هاتوون Sometimes I forget to just stop and take it all بەو دیمەنە بەڵە دیمەنێکی جوانە بەلایە معجیبە Seriously, couldn't they have built the lodge like right where the cable car ends? ئەمە ئێمێڵیە ئەمەیان ئەمە خۆشەویستی ماتە ها ڕوونکردنەوەکانە ئەمە منای ئیمێڵیە خۆشەویستی ماتە بەحساب ڕێگە نای مات ئەمەش ماتە ئەمە بەحساب ئەم دوانە مات و ئیمێڵی And Gosh. where's the bellboy when you need one? ما بڕین Getting chills. We're almost there. No, I mean getting kind of creeped out. Oh, yeah. Gonna be weird. بە seeing کوڕەکەڵە لێ everyone تۆ بڵێ here. هەموو ما کۆبوونیێتەوە کووت ساڵی پەر Definitely not gonna feel like a regular party. I mean, what do you think? برا ڕۆنەکەم و چی ئەمە مایکم You ئەمە مایکم Michael. You really should have seen your faces right there. Dude, I almost محەممەد گیان کاتەکەی درێنە بۆ هێوایە Michael, you're a jerk. Come on, guys. We're all friends here, right? No need for violence, just a little harmless fun. We're up in the woods. It's spooky. Come on, let's get ئەڵێ in the مایک تۆ spirit. کەسێکی خراپی The spirit of things پێڵە seriously تۆ what's کەسێکی wrong with خراپی you? ئەویشەڵە نا ئێمە هاوڕین سوعبەت هەرە کرێوە سوعبەتێک بوو کرمان Like what? The way you're being, you always get like this. نازانم ئاردووکەین یا ئێڵدووکەین بەڵام پێم باشە کە بە ئاردووکەین وێڵکەم Michael, I'm just gonna lay it out. Otherwise, this whole weekend's gonna suck ass for everyone. This is super awkward. and we all هاوڕێنی know it. تیکتۆک Let's just, لایکی acknowledge it شاشەکەن now and move on, okay? Matt. I hear you, man. I get it. I don't want to make this weird. ئەڵێ تێکی مێ لێمان شتەکە ئەڵێ نا تێکی نایم You guys ئەموو gonna شتێ make باشە bێ out خەم بە now? Oh my god, totally. خۆیە زەلیەکە No, seriously, I'm gonna go check on the cable car back down the trail. All right. See you, man. See ya. ئەڵێ بووم بە خۆشەویستی یەکتری تاوا کۆتایتان بە وەزعەکەیە ناوە Oh crap. What? Hey, could you take these the rest of the way? ئەڵێ توانی تۆ ئەم هەموو ڕێگەیە ئەو جانتانە هەڵگری ئەڵێ بۆ قەیچێکم I need to go find Sam. Okay. Sorry, I really need to go find her. I totally forgot I needed to talk to her before we get all the way up there. This really can't wait. We're almost there. It's important. Matt, please. کاکەنەز دەم شۆ لایڤی نییە ئەم یاریانە کاگەنەز لایڤ ناکاتەوە یاری مایکرافت یان هەنی یاری تر ئەو لایڤەکاتەوانێ ئەم یاری چیرۆکانە کاگەنەز لایڤ ناکاتەوە If it's so important, I guess I can pack horse it the rest of the way. But you owe me one. هاوڕێن جاریوە داغم لای کۆمنتەکان نابێت لەبەری چیرۆکەکە یارە چیرۆکە پێیسە بکەمە بە کوردی Just be careful. بۆیە دڵتانی See you up جنەکە there, sweetie. Thank you. ئەوە سەر ڕۆژ بە دوای هی ناگەڕێ بەس بەجی هێشت جا لەم شوێنە ترسناکە یەکتری بەجێڵن باش نییە ئەمە ئاشلیە
دي ئەو کچەکەی وتی ئەچم سامە دۆزمەوانە کە چی ئەمە خیانەت ئەو کچە وتی ئەچم سامە دۆزمەوە کە چی ها لەیە برا ڕۆنەکەم زێڕم کرد. Hey, whoa. Sorry there. Sorry about that, Ash. I didn't mean to scare Jeez you. Louise, Well, I Matt. did mean to scare you, sort of scare you, but not like for real. Scare ئەڵە you. دای لێبوردن نەکەم ئەڵە دای لێبوردنیشی کە زێڕۆ پێ Man, کردم. I'm really sorry, Ash. Damn. It's okay, it's fine, it's fine. What are you looking at? See anything juicy with that thing? It... Let me check it out. ئەڵێ توانم سیرکەم با سیرکە Sure, go ahead. Knock yourself out, yes. با سیرکە ها بیبینێ دەبڕۆ دێ Son of a bitch. Seriously, Emily? وڵا بینی What the hell, man? Hey, listen, ها it's خیانەتی لێکە Nothing you think? Well, yeah. مەسەلەی خیانەتە Nothing کاک with him? Ever? I don't know. Damn it. Matt, بەزممان بۆ نانەوە ئەگەر ماتوانی نێڵنی سەیریکە هاوڕێیان بەڵام بەس وا باشتر بوو سەیریکە ها بۆ یەک دەستەکان کەشف بکەین ئەیوانە خیانەتەکەی بە کەشفیشیگەی برایە سوعبەتانەمانە بە یەکەوەی کەن Put your hand والصعوبة where I can see 'em. We've got you surrounded. But who am I to retaliate? What choice do I ئەڵێ چادۆرمان گرتووی دەست بەرزکەرەوە will have but to surrender to the strapping military guard come to take me into custody? اختیارەکە دەست خۆمان هاوڕێن ئەڵێت چی بکەین ئەم ڕاکە با ڕاکە باشترێکە برایە وەڵا بیرم چوو سێ گۆشەکەم بەریکە و oh, you just try that again. Where are you hiding, little بێ بە پەناگوێ بڕۆ دێ Hey! باشۆن جارە چوار گۆشەم کرد بیرم نەچوو بەزەم جارە بێدەن بە پەناگوێ Come on. ڕێک بە تەڵی سەری ئەخوان دەستم ڕاست No, you got me. Fair enough. Okay. You can't hide from me, Michael. لە مایکەڵ تۆ ناتوانێت خۆ لە من بشاریتەوە من فێڵەکان تەزانم بگیرنەوە چۆلەکەیە وەڵا نامە بە چۆلەکە بەوە Oh no. Damn, Jess. Look what you did. I know. Oh no, poor birdie, poor little Tweety birdie. Stone cold, Jess. I didn't do it on purpose. Oh my god. ئەو چوو خۆی شارێتەوە لی بەحساوم جارە چۆلەکەی کوشت ئەڵا دۆزیەوە Gotcha is done. Done city. So did I go down? I don't think so. I think you'd know so if I did. All right. ئەڵێ تۆ منافەسەی منە پێ ناکرام هەرم دۆزیتەوانە You're a worthy opponent, Miss Jessica, the Snowball Queen. Okay, that sounds vaguely dirty. My lady. باشە بە ئەمە هەڵبژێرین Wow. Save some for later, buddy. کورێسە هەیە بۆیان دیوەزمەکە لیان تێکەیە پەلە مەکە ما بە خۆشی نەیخۆن Did you hear that? Yes, sounds like creaking. Oh my god! That was really close. The thing was gonna kill us. Yeah, I mean, ئاخەری بۆ بە if you hadn't پشتەمەلیکەی pulled us بیکوژە away, toast.
Let's get out of here. Yeah. ئەوە چییە؟ وازدام وە پیاوەکەیە. ئەمە ئەپروزیە. ئەمە ئەپروزیە. ڕوونکردنەوە لەسەر بابەتەکە ئەیە ها یعنی چیرۆکەمان وردۆردە لەگەڵا زیاتر شیەکاتەوە. I trust that you have stayed in the company of good friends since our last session. ئەو بەحساب بە ئێماڵێ ئەڵێ تۆ لە حاڵەتێکی باشەوەی لەگەڵ ڕەفیقەکانتە تەقریبەن باشە ڕێشتەکان باشە ڕۆشتە پێشەوە. Now pick up that book, turn the pages. You will see a set of pictures and symbols. I want you to identify which image in each set makes ئەڵێ you وەرەقانە most بەرەو interested. مەجموعەی ڕەسم ئەبینی. تێگە ئەڵێ سێری ئەم ڕسمانەکە بزانم کام لەم ڕسمانە زۆر تووشی شڵەژان و دڵە ڕاوکێتەکە بە ئێماڵە بەحساب کە تو یاری ئەەکەی ببینەرە لە ئەڵە بزانم کامیان زۆر تووشی شڵەژانتەکە بامی زۆر شتێکی جیاواز نییە می سەرەوە لە بژێرین لە تایارە تووشی قەڵەباڵ ما قەرەباڵقەکە بژێرین وڵایی ئەمان بەڕای من بەرزایی زۆر ناڕاحەت و ناخۆشە مشک و مار شتێکی بێتامە نادی پەڕی دوای ئەو ئەڵێ چەقۆ لەگەڵ دەماچە کامیان وەڵای یێوەڵن کامیان بژێرین با چەقۆ بێ تواقەسی سرک و مار باسی سرک بێ بە ئەمان بژێرینەوە چییە و ئەیە وەر ئەمە بەحساب دەروونزانە دەروونزان ئەم سەرزلە ئەمە چییە The more you rely on your instincts, the more honest your answers will be, and the more enlightening you will find this experience. ئەوە وتی هەوڵ بە سەریعی وەڵامەکان بیتەوە یعنی وتی هەوڵ بە خێرا وەڵامەکان بیتەوە بۆی کە ئێمە من زیاتر لێو تێبگەم ئەمە بێ زیاتر بەبێ بە زووتر وەڵام بینەوە باسی سەرگەڵ بژێرین دەی دوای ئەوە دەرزی و ئەو شتە پیسە بەخۆ ئەم شتە پیساوە بژێرین پەڕی دوای ئەو قەیناعە و ئەو دەموچاو خوار و خێچە بەڕای من دەموچاو خوار و خێچەکە بژێین بڕۆ دێ گورگ و ئەم شتە زۆر پیسە من گورگوڕی خۆڵەیە ئێمە هەمووی ئەم شتاڵە بژێرین چاک نییە ئەمە سەرنجڕاکێشە ئەمە بەحساب دەروون ناسە ها Cockroaches, zombies, an awful. سرک و زۆمبی Some combination sounds like هاوڕێنی تیکتۆک هەر لەگە سیرکردنی لایڤەکە ئەتوان لایکی شاشەشکن بۆی ئێمە زیاتر بەرەو پێشەوە چین دەستخۆش Well, I'm afraid once again we're out of time, but I promise we'll talk again very soon. هەڵێ هەڵبژاردنەکانت خراپ نین پێم وابێ کاتێکی خۆش بەڕێەکەی و شەوێکی هەینی باش بەڕێەکەی اینجا سەبا دیزانم بچینەوە ناو بابەتی چیرۆکە کە
چاپتەری دووەم jealousy. Man, I feel like this mountain gets bigger every time I climb it. Oh, yeah? هاوڕێن 9 ساعتی ماوە بێ ڕۆژ بێتەوە لە یاریەکەیە باشە 9 ساعتی تر ڕۆژە بێتەوە جا ئەم یاریە بە حساب هەتا ڕۆژ بێتەوە یاریەکە کۆتایی یعنی چیرۆکی زۆر دوور و درێژ نییە یعنی چیرۆکی زۆر خۆشە زۆر مەها بڵێم زۆر زۆر قوڵە بەس زۆر زۆر درێژی واژ نییە با بڕێن چەند 9 ساعتی ڕۆژە بێتەوە ئەمە جێشی ئەمە ژێکێکە لە کارەکتەرەکە. Come on, you grew up here. It probably feels like it's shrinking. I guess that's true. When are you gonna install some cell towers up here? I'm getting withdrawals already. You got a spare million lying around, and I'll fix you right up. Funny you should say that. I think I left it in my other jacket. ئەمە سەوردۆر دامیان کۆبوونەوە. Hey guys, get up here okay? Yeah. Well, more or less, but it is so good to see you. مەزەم جارە بە سەلامەتی نەجاتی ئەن نابێ من دڵنیام لەوە. یەکێ چاودێریانەکە Yo, we gonna get things moving up here or what? Yeah, man. ئەڵێ تۆ وەزعی باشە لەم لاڵێ ماڵ و ئێمەتی لەکوێن تۆ وەزعی باش. Hey, you doing all right? I mean, I know it must be really tough without your sis. Stop. I just meant that. No, I know what you meant. You know, seriously, I'm over it, and I just want to حسابات من کاتێکی خۆش بەرنەستەر لێرە بەڵام we always used to. شوێنێکی ترسناک. Damn it! This freaking thing. It's iced. What else? Maybe there's another way in. There are a million ways in. They're just all locked. ئەڵێ دەرگاکە داخراوە ئەڵێ پێم وا بێ ڕێگەیەکی تر هەیە کە بڕۆینە ژوورەوانێ ئەڵێ ناگەر 1 ملیۆن ڕێگەی تریژە بێ هەمووی داخراوە. Might be like a window around the corner we can get open or something. Wait a second. Are you saying we should break in? I don't think it's technically. ئەڵێ لە پەنجەرەوە بڕۆینە ژوورەوە مەگە. Hey, not if I don't report you. Lead the way, coachies. Hey, Ash. Hi, Chris. چۆنی ئاش وەزعت چۆنە؟ So, how are you doing? ئەڵێ وەزعت چۆنە پرسیاری لێیەکە. A little cold. Think I could use some time curled up by the fire. Yeah, that does sound pretty nice. ما بڕۆین. Matt, been a while. ئەڵێ مات چۆنی کاتێکی زۆر تێپەڕیوە وەزعت چۆنە ئێستا؟ Hey, you okay, man? Some people, you know? You think you know them. Okay. مەش خەفەتیە. So, seen Ash yet? ئەڵێ ئاشلی بینیوە؟ Cool. How's ماڵێ وەزعی چۆنە؟ ئەڵێ باشە وەعیبی نییە. She's fine. Why? No reason. با بڕۆین. تۆڵی لەگەڵ ئاشلی قسە کاتەوە؟ ئەو ئاشلی ناوەڵە لێبا دوێ ئەمەکەینە سەرزلە. Ashley was looking pretty hot today, right? ئەڵێ ئاشلی بینی ئەمڕۆ جوان بووانە؟ She's like a sleeper hit kind of gal, you know? And I just want to rip that Parker right off of her and make some snow angels, right? با باز بێنێ باشتر لە بابەتە. Cut it out, man. Yeah, I mean, if you're not gonna bang her, maybe Michael take up the case. Wait, will you back off already? Relax. Just checking to see if there's some blood flowing down there. Yeah. Listen, dude, look around you. Look at these beautiful mountains. Do you see any parents? I mean, can you imagine a more perfect, ripe scenario just dripping with erotic possibilities? You and Ashley alone at last. You've laid all the groundwork. You've been a perfect gentleman. Now, you come in for the kill.
باشترین هەڵبژاردن ئەوەیە کە بڵێ نازانم. It's like weird. What if she might like want to be friends with me anymore if I try something like that? I mean, weren't you just listening? You gotta buck up, bro. Grow a pair. ئەڵێ ئەوەی گوێ لە خەڵک مەگرە ئەوەنەش دوای ئیشی خەڵک مەکەوە وای پێڵێ I didn't say I had a plan. شتێکی جوانە You sounded like پیس ناکە زۆر گوێ لە خەڵک گری. you better deliver, Cochise, or else you got 4 lovely ladies who are gonna be freezing their buns off. And last بەس time I ماڵی ئەوە checked, بێ هەرەڵێ that's هەر not a باسی good way to خەڵکەکە get married. Oh shoot, nobody likes وەرە واز these بێنە buns. شوێت ئێستا ئەڵێ ئەبێ پلانێکە هەبێ بڕێنە ژوور و بۆ ناو خانۆکە. Damn, I'm getting pretty low in juice here. I just had to turn off my GPS. I'm finally like outside. هاوڕێیان Or am I- ئێستا تێگەشتم ئێوێ بە حساب چنە ناو خانۆکەوە دەرگاکەش داخراوە دەرەوەش زۆر ساردە ئەڵێ گەر ڕێگەیەک نەدۆزیتەوە بچیتە ناو خانۆکەوە ڕقەبینەوە. actually use Can you it. cool it on the phone, Tom? What? Why? It's pretty much all you talk about. Well, you know. ئەوە شوێنی تەورە بەس تەوری لێ نەما تەورەکە براوە. مە شتێک Well, we got ourselves a thinker. Nice one. مە بێ پاڵ بیوێنین بۆیە بچینە سەر ئینپی نابچینە سەر پەنجەرەکە بی لەو پەنجەرە بچینە ژوورۆ. Oh, I'm okay. Should have paid more attention in climbing ئەڵێ class. من باشم. You mean Jim? Yeah, you know, with the climbing up the rope. بۆ چیە لە خۆی گوڵە پێشکە Did I do that? ئەڵە گوڵە پێشکە لە خۆیەوە I don't think so. ئەڵێ من وام کرد Here, use this. نا Whoa, Chris, I just got an awesome ئەڵە کرێس idea. فکەیەکی Totally. چاکم بۆ What هاتووە is it? Okay, ئەڵێ so چییە فکرەکە و I'm pretty sure that I've got some deodorant in one of the bathrooms. You could use that with the lighter. I don't follow. How's a stick of deodorant gonna help? Spray on, it's a can. Oh yeah, now I gotcha. Flamethrower. Just like we did with the little army dudes. Yep, the ones we melted. Just point the spray can in the lighter and whoosh. Bye bye frozen lock. Bingo. All right, so you گاڵدا got- بە فکرەکەیەکە I'm gonna go sort something out. You up for hunting around in the dark for a little bit? Nope, but I'll do it. Godspeed, Pilgrim. جەماعە سەیکە دەرگاکان بە بەستوێتی باشە اینجا ئەمە بێسەرێرا بگەڕین دەرمانێک پیاکەین و لەگەڵ ئەم چرخابی توێنینەوە بۆی دەرگاکە بکرێتەوانێ جاوی ژوودی لەکوێوە شتە دۆزمەوە وتی هەڵ بە لە شوێنێک تەوالێتی لێبێ ها لە شوێنە تاوالەتی لە نزیک بێ دەست دەکەوێت باشە سابێ شتێ بدۆزینەوە دەرگاکەی پێکەینەوە ئەمە چییە گوازێ بۆیلەرە بۆیلەرە و بۆیلەرەکانی خۆمان وایە چینە نام دەرگایەوە
هیچی نییە کورە جەریدەیەکی دڕاوە. Huh. That's cool. Huh? براوترگا لە خۆیەوە What the hell was that? لە خۆی کرایەوە شوێنێکی هین دیارە ترسناک. ئەمە لە ژووری میوانە چی؟ لای شوێنەکەونە گەورەی نازان بۆی چوو بڕۆم. وڵا هیچ شتیان نییە. زانی چی پێم باشە بچینە سەرەوە. بچینە سەرەوە باشترە. جیکە جیکەری چووە یا باشمە لە پەنجەرەیە. زەڕی پێ کردم. ئەبێ شوێنێ بدۆزینەوە وەکو هین وابێ ها بڵێ وەکو حەمام و تەوالێت و شتان دەرگایە کرێتەوە. وڵی ناکرێتەوە و دەرگای ناکرێتەوە. ئێمە نەچین بۆ ئێرە. شوێ بە خاتری خوا مناتم بۆی کوێ ئەرە وەڵا کرایە. ئەو دۆزیمانەوە ئەمە هەوکو حەمام و تەوالێت و شت وایە ئەبێ و دەرمانە لێرە بدۆزینەوە. بێ و دەرمانە لێرەیە بێەوەی کە باستی کرد. ئێوە دەرمانەکە یاڕە یاوار وراوڕای وڵای من زیێڕم کرد. وەزعیەوە چۆنم ئەوە دەرمانەکەم دۆزیوە. We're freezing our buns off out here. ئەو بۆ دەرگاکەی کردەوە. Thank you. I'll be here all week. ئەڵە وەرنە ژوورەوە. ئەڵە شتە زیێڕای پێ کردم. Yeah. What was it? Are you okay? It was like a bear or a tiger or something. Oh, it was just a cute little baby Wolverine. Baby. Don't worry, buddy. You're gonna be a big boy soon. ئەو خانوویە کە ساڵە پێشی ساتنە ناوی Sweet is not the word I'd use. مەڵێ مشتەکان وکو خۆی ماوە. So good to be inside.
Even if it's still kind of freezing in here. I'll get a fire going. This place barely looks any different. Yeah, nobody's been up here. Even with all the police coming in and out? Not a lot of action up here lately. Nope. What's up, party people? Hey. Hey! أوه خيانتك بيراتو. Make yourself at home, bro. Will do. Yeah. Come on in. Take a load off. Have whatever you want. You just take whatever you want anyway, right? Whoa. Easy there, cowboy. What the hell were you doing with Emma? على شي تانا قربيك والله اشتكي أسايب وتناهر I saw you. سلايك ما كرليك أسايب واشتكى على نا أساي نو. We just ran into each other. It's been a while, so we hugged and I said hello. Is that against the law? أي ترسيني. Right. Right. I'm sure it's all it was. You know what? You can think whatever you want. It's a free country. Watch yourself, Mike. دبرو ديو إيش خيانة لوك. Oh my god, that is so gross. Are you trying to swallow والله ما أمي Seriously, خيانة could you دقي be بيسن. any more obvious? No one wants in on your territory, honey. Excuse me? Did you say something? Oh, did you not hear me? Was your sluttiness too loud? Sounds like someone's bitter she didn't make the cut. Yeah, it's all a big cattle call with that dreamboat. Congrats, you're top cow. Cuts real deep calling Miss Homecoming a cow. ئێستا لێرە بێڵبژارنێک هەڵبژێری کە هادی گۆڕانکاری لایەرەکە هینەکەمە بنی لەسەر خۆ بە هێ من بە باشترێکە Em, come on. No, shut up, Matt. Stay out of it. بێ وەزعەکە هێ من ترکینەوە باشترە. Oh, you're the only one who can put him down? No one else can play with your toys? You're such a bitch. Whatever. I don't give a هەبوو بە crap. شەڕیان. At least I can think. 4.0 bitch, on a roll. Suck on that when you're trying to sleep your way into a job. Who needs grades when you've got all the natural advantages you can handle? Oh, You please. couldn't buy a moldy loaf of bread with your skanky ass. Are you serious? Do you think that's insulting? That bitch is on crack or something. گاڵتە بەیەکەکەن ئەها سێکە لە ڕقا سوکاتی بەیەکتریەکەن ئێمەش باشترە هەڵبژاردنێکی دروست هەڵبژێرین لێرەیە با پێی بڵین بێدەم بە ستۆپ Emily, stop. ستۆپ بۆسە باشترێک This is out of hand. There's Does no the reason command to to fight wreck like me? this. Yeah, Em. Why are you picking fights over your ex-boyfriend, huh? Stop it! ئەڵێ بوو بۆ خۆشەویستە کۆنەکەت This is not شەڕەکەی why we came up here. This is not helping. It's not what I wanted. ئەوی ژاتە We بینەوە can't get along for 10 minutes and maybe we need a little bit of a break, right? Mike, why don't you check out the guest cabin, the one I told you about? Yeah. Yeah, all right. لەو ئەس بێنە لەم بەزماگەر ئاوا بڕۆ ئەمە لێرە ناگەینەی Any جەنجانێک place without that whore. It's right up the trail. Glad that's over. Yeah. So, Josh, مە خۆشحاڵم و بەزم بۆ ڕزمە کۆتاییەوە Where's my bag? huh? My bag, the little bag with the pink pattern, the one I got on لە وەرە Rodeo? گردانەکەدا گرسێنە جانتاکەم لەکوێیە Oh my god, don't you remember next to the جانتایەکی Italian ون shoe کردووە place where I got the stilettos and you knocked over the rack while you were drooling all over that girl at the counter? Well, I mean, she was asking about my letter jacket. Right, because she gave a shit about your بە کوردیەکە designer جانتاکی leather دیار نەماوە jacket. Why do you hate my jacket? Matt, I need my bag. Oh my god, Em, maybe you just forgot it. Do you seriously think I'd forget my bag? Well, Do you? وەڵا کاکە بوو بە شەڕێ You must have left it down by the cable car station. Come on, hon. We'll be back soon. then we can get warm. We can get very warm. Okay. Okay, let's go. باش بوو زوو عەسابیشی سار کردەوە Okay, I'm gonna go take a bath. Exiled. ئەمارێکە چوون بەلایەکە Works for me. هاوڕێندا کوردور دە چی ناو خوڵای یاریەکەەوە چی ناو خوڵایی شیرەوەکەوانە This cabin تالی تێبگەی hostess
هامن جا تاموچێ ژیارەکە زیاترە بێ If we ever make فەرتەنەی زۆریان بەستەرەیە. Feeling luck's on our side. play your cards right and maybe you will get lucky. Hey, porn stars. Gonna need these. Porn star? I'd pay to see you. Gross. Hey, I'm sorry to kick you out like that. No worries, man. Oh, I'm sure you'll find a way to entertain yourselves. Mm-hmm. You have fun with the peanut gallery. ئەوم دوانەشی لێک جا کردو. Oh, I almost forgot. Gotta fire up the generator so you لەم مۆلیدەکە داگرسێنە بۆی کە بزانی بەرەو چۆڕێ. Alright. Roger that. I think Josh was flirting with me. Okay. You want to invite him up with us? Wait, really? What? No. هاوڕێیان جا سلێرەیە سەیریکەن هەر یەکە بەلایەکە ڕووی هەر یەکە بە ئیشێک و مەشغوڵ بوو جا لەم کاتەشە ئەگەر سەیریکەن وی کە لەگەڵمان ئەمە بێتەوە لە ئۆڵی لایڤەکەوانەیە لە یوتیوب لایڤەکە پارتیەکماندانە ئەمەش پارتی دوویەتی بزانین تاکی بەردەوامە بین ئێستا یەکێک چاودێریانەکە باشە یەکێک چاودێریانەکە ئەمانی ژەسە هەر یەکە و لە بڵێ هەر یەکە و لە یەک جیابوونەتەوە هەر یەکە خەریکی ئیشێکن دەگەی جا ئێستا ئەم دوانش لێک جیابوونە بەحساب چە مۆلیدەکە دابگرسێنە بۆیە هات چۆن بڵێ ڤێلاکە ڕوو ناکەنەوانێ جاستە لێرە لێمە لایڤەکە ڕاگرین لە پارتێکی ترە ئینشاڵڵا بەشەکەی تریشی تەواوەکەین دەست خۆش بۆ ئێوە کەمانەوە تا یاسە لەگەڵمانە